بەڵێ من ئێستا لە گۆڕستانی سید معروفم لە شاری هەولێر بە دیاریکراوی لە گەڕەکی بەلاشاوە لەسەر شەقامی چلمەتری. لێرە دوای ئەوەی مانگێک پێش ئێستا لە ئەفتی 2025 دا کە 11 گۆڕ دەشێوێندرێ و تا ئێستا هەروەکو خۆیەتی و هیچ کەسێک نەهاتووە بەلایدا. 7 مانگ پێش ئێستا ئەو گۆڕانە شکێندران و هەروها چێلەکانی شکێندران و شێوێندران دواتر چاکرایەوە. لە پاشان مانگێک بەر لە ئێستا دووبارە ئەو گۆڕانە یعنی شکێندرانە و مانگێکی پێچووە تا ئێستا هەروەکو خۆیەتی. بە دیاریکراوی ئەم گۆڕستانە دەکەوێتە گەڕەکی بەلاشاوە لەسەر شەقامی چلمەتری. ناوەکەی گۆڕستانی سید معروفە و ئەم گۆڕانەی کە شکێندراوە ینی گۆڕی ئەو کەسەی تێدایە کە ئەم گۆڕستانەی بەناوە و دوای مانگێک هیچ کەسێک نەهاتووە بەلای ئەو گۆڕانەدا و تا ئێستا لێرە چێل و هەروەها ئەوانەی کە لێرە شکێندراوە هەروەکو خۆی ماوەتەوە. دیاردەی شکاندنی گۆڕ و ینی شێواندنی قەبر دیاردەیەکە کە چەند جارێکی تریش دووبارە ببووە لە هەرمۆتە بە هەمان شێوە لە شەقلاوە و لە گۆڕستانی شێخ ئەحمەدیش و لێرەش لە ماوەی 8 مانگ ڕابردوودا ینی دوو جارە 7 مانگ پێش ئێستا شێوێندرا بوو هەروەها شکێندرا بوو چاکرایەوە. دواتر مانگێک پێش ئێستا کە لە ئەفتی 2025 دا هاوکارم عەبدولعەزیز دیمەنەکانی لێرە گواستەوە ئەو کاتیش چێلەکان لێرە شکێندرا بوون و دوای تێپەڕبوونی مانگێک بەسەر ئەوە تا ئێستا هەروەکو خۆیەتی و هیچ دەستکاریەکی نەکراوە و هیچ زۆرە چاکردنەوەیەکی بۆ نەکراوە.